ڕێکخراوەکانی بواری ژنان لە پاڵ بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ژنان و خێزان بەردەوام لەسەر دۆخی ژنان و ئەو توندوتیژانەی دەکرێت راپۆرتیان هەیە. بەپێی ئەو راپۆرتانەش بێت دۆخی ژیانی زۆربەی خێزانەکان لە مەترسی هەڵوەشانەوەدایە. بەپێی داتاکانی یەکێک لە ڕێکخراوەکانی بواری ژنانیش ڕێژەی توندوتیژی خێزانی و حاڵەتەکانی جیابوونەوە لەسەر جەمپارێزگاکان با بەراورد لەگەڵ چەند ساڵی ڕابردوو دوو هێندە زیادیان کردووە و یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیش سەرەڕای ئەوەی لە پەرلەمان دەرچووە، بەڵام کەم و کورتی هەیە و پێویستی بە هەموارکردنەوە هەیە. دیارە ناتوانین بە تەحدید پارێزگایەک دیاری بکەین، بۆیە بەڵام ئەتوانم بە شێوەیەکی گشتی بڵێم کە بەپێی ئەو ئامارانی کە ئێمە ئامادەمان کردووە بە شێوەیەکی گشتی لە سەرجەم پارێزگاکان و ناوچەکانی هەرێمی کوردستانە توندوتیژە خێزانەکان ڕویان لە زیادبوون کردووە و زیادیان کردووە. هیچ پارێزگایەکمان نییە بە تەحدید کە بڵێن کەمی کردووە یاخود بە ڕێژێکی بەرچاو زیادی کردووە. هەموو پارێزگاکان بە شێوەیەکی یەکسان توندوتیژە خێزانەکان تیانە زیادی کردووە و زۆرترین ئەو توندوتیژانی کە لە کاتی ئێستا ئەنجامەدرێ بریتین لە توندوتیژە دەرونیەکان کە لە ناو خێزانەکانە ئەنجامەدرێت. هۆکاری ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە کاتی ئێستا یاخود پیاوان یاخود ئەو کەسانی کە توندوتیژی خێزانی ئەنجامەدەن هۆشیارن لەسەرەوەی کە ڕەنگە توندوتیژە دەرونیەکان سەلماندنی لە ناو دادگاکانە ئاسان نەبێت، وەکو توندوتیژە جەستەیەکان نییە کە بەڵگەیەکی مەلموس و ئاسان هەبێ بۆ سەلماندنی. و بە پێی و ڕاپرسیانی کە ئێمە ئەنجاممان داوە ئەو کەسانی کە لە ناو خێزانەکانە توندوتیژی ئەنجامەدەن بە شێوەیەکی بەرچاو پیاوانن و بە شێوەیەکی بەرچاو پیاوانن کە مێردن بەرامبەر بە هاوسەرەکانیان یاخود بەرامبەر بە مناڵ و کچەکانیان توندوتیژی ئەنجامەدەن و بە شێوەیەکی زۆر کەمتر یاخود بە ڕێژەیەکی کەمتر ژنان توندوتیژی ئەنجامەدەن یاخود لەلایەن باوکو براو کەسانی ترەوە ئەنجامەدرێت توندوتیژەکان. بەرەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی ژنانی سلێمانیش ئاماژە با زۆربوونی حاڵەتەکانی زۆربوونی توندوتیژی دەکەن لە نێو خێزانەکاندا و زۆرترین توندوتیژیش دەکرێت لەلایەن پیاوەکانەوە بووە بەرامبەر بە هاوسەرەکانیان. ئەوانیش بەشێک لە هۆکارەکان بۆ خراببوونی دۆخی دارایی و هۆشیاری کۆمەڵاتی دەگێڕنەوە. تاکە هۆکار بۆ بڵاوبوونی توندوتیژانی یاخود زیادبوونی توندوتیژەکان هۆکار زۆرە، بەڵام بەداخۆ کار کراوە، بەڵام تەنها ئەمە کاری سەرشانی بەڕێوەبەراتی کە ڕێکخراوێک نییە، بەڵکومە کارێکی هەندە کارێکی فرەلایەنە دەبێت کۆی ڕێکخراوە کۆی دام و دەستگا حکومیەکان بە هاوکارمامن لە چاسەکردبوونی کێشە خێزانەکان، چونکە کێشە خێزانەکان تەنها پەیوەست نییە بە یەکلاوەیەک لاژی بەرپرس نییە. بۆیە تەنها تۆ ئەوانەی کە ئەمڕۆ کۆمەڵی هۆکارن کە مساعدن بۆی کە ئەم کێشە خێزانیانە زیاتر بکرێت. تۆ لە هۆکاری ئابووری تێ هەر لە ڕاگەیاندن هەر لە سۆشیال میدیا و کاریگەریەکانی تەکنەلۆژیا دابوونەری ئەمانە هەمووی بۆ خۆی پاڵنەرێکی سەرەکی بۆ زیابوونی توندوتیژەکان، بەڵام بەداخەوە دەبینین ئەمڕۆ نەتوانراوەکو پێویست کێشە خێزانەکان چارەسەر بکرێت و ئەمڕۆ زمینە سازیەکیش بەرنامەیەک نابینین. کۆمەڵێک باری نەخوازراوە دروست بوو لە هەرێمی کوردستان کە خەیران ئابوورەکە بە دەرێجەکە هۆکارێکی زۆر کاریگەر بوو لەسەرەوەی کە بەشێکی پرۆسەکان یا بەشێکی بەرنامەکان ڕابگرێت. خۆتانزە حکوومەتی هەرێم بە کۆمەڵە مەراحلی زۆر قورسات تێپەڕی لە هاتین داعش و لە دروستبوونی ئەو خەیرانە ئەمەش وای کرد. و خاڵێکی کەش ڕاگەیاندن دەورێکی زۆر خراپی بینیوە بەداخەوە نەیتوانێت و پێویست کار بکات هاوشان لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکان و ڕێکخراوەکان بۆ تەمەیەکردنی خێزانەکان و گەنجەکان و لاوەکانمان. یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی لە ساڵی 2011 لە پەرلەمانی کوردستان پەسەند کراوە، هەر لەو ساڵەشدا لە ڕۆژنامەی وەقایعی کوردستانی بڵاو کراوەتەوە. ڕێکخراوەکانی بواری ژنان و چالاکوانانی مەدەنی ڕەخنەی ئەوە دەگرن لە یاساکە کەم و کوڕی هەیە و پێویستی بە هەموارکردنەوە هەیە، لەگەڵ ئەوەشدا تا ئێستا ناوەڕۆکی ئەو یاسایە وەکو پێویست جێبەجێ ناکرێت.